قسە و باسکردنە لەسەر نوێترین فیلمی سینەمایی بەناوی بێنیشتیمانەوە کە لە دوایین قۆناغەکانی تەکنیکی بەرهەمهێناندایە. فیلمی سینەمایی بێنیشتیمان با بەشداریکردن لە چەندین ئەکتەر لە وڵاتی تورکیا و سووریا و هەروەها هەرێمی کوردستان و عێراقیشەوە کە دیارترینیان ئەکتەر هونەرمەند هانیە کە تا ئێستا لە کاری سینەماییە بەشداری نەکردو. ئەمە یەکەمین فیلمە کە بتوانێت تێیدا ڕۆڵ ببینێت. بەڵێ توورەجی ئەسڵانی یەکێکە لە جەرهێنەرە دیارەکانی نێوبواری فیلم و سینەما و ئەم فیلمەی لە قۆناغی کۆتایی بەرهەمهێنانێتی لاندلیز یان بێنیشتیمان. ئەم فیلمە و بڕیارەکە لە ڕۆژانی جەژن و دوایە لە هەرێمی کوردستان و لە عێراقیش نمایش بکرێەوە. فیلمەکە تێکەڵەیەکە لە هونەرمەندانی تورک و سووریا و عێراق و هەرێمی کوردستان تێدا بەشداریەکەنەوە. دیارترین ئەو هونەرمەندانی کە تیا بەشدارن خانمە گۆرانی بێژی دیار کە ئەویش هانی و هەروەها لەگەڵ شوان عەتوف و چەندێکترێکی تریش لێرە لە هەرێمی کوردستان تێدا بەشدارن و چەندێکترێکی تریش لە وڵاتانی دراوسێ تێدا بەشدارن و فیلمەکە دیارە بە تەکنیکێکی باش و ئەوە کاری لەسەر کراوە بە هیواین بەسووی بێتە سەر شاشی سینەماکەن. فیلمی سینەمایی بێنیشتیمان لە دەرهێنانی توورەج ئەسڵانی و باڕۆڵبینینی کۆمەڵێک لە ئەکتەرەکانی تورکیا و سووریا و عێراق و هەرێمی کوردستان لە دوایین قۆناغی تەکنیکیدایە. فیلمی سینەمایی بێنیشتیمان بێ سەرزەمینە بەرهەمهێنان و دەرهێنانی سینەماکاری کورد توورەج ئەسڵانی و بەرهەمی وڵاتی عێراقا دوای وێنەگرتن لە شارەکانی سلێمانی و هەڵەبجە لە هەرێمی کوردستان ئێستا لە دوایین قۆناغی تەکنیکیدایە. فیلمی سینەمایی بێنیشتیمان سێمین بەرهەمی بڵندی سینەمایی توورەج ئەسڵانی و کۆمەڵێک لە ئەکتەرەکانی وڵاتانی تورکیا و سووریا و عێراق و هەرێمی کوردستان با 4 زمانی کوردی، تورکی، عەربی و فارسی تیایدا ڕۆڵیان بینیوە. گۆرانی بێژی دیاری کورد هانی وەک ئەکتەر بۆ یەکەمین جار لە فیلمی بێنیشتیمان ڕۆڵ بەرجەستە دەکات کەوا بڕیارە لە جەژنی قورباندا لە سینەماکانی عێراق و هەرێمی کوردستاندا نمایش بکرێت. فیلمی بێنیشتیمان بەرهەمی کۆمپانیای سینەمایی ماد موڤ و بەرهەمی هاوبەشی هەڵکەوت ڕەشیدە لە هەرێمی کوردستان و سووریا.